ئێمە بیدایەت کە دەستمان پێکرد لە ئێرانەوە ماسمانە هێنا پەنیرمانە هێنا دوای ئەوە بیرمان لەوە کردو کە ئێمە بۆ خۆمان مەعمەلێکی ماز دانەنین دێرە ماست و پەنیر و ئەوانەی کە مشتەقاتی شیرە ساڵی 2015 بنیادمان نا ساڵی 2016 دەستمان بە ئیشەکان کرد یعنی لە 2015 بیرۆکەکەمان هەبوو پێشتر لە بیرۆکەکەی کەرکووکەوە کە ئاسکرێمەکەمان تاوا کرد هاتینە سەر مەعمەل ماسی دابنین لە سلێمانی من بیرم لێ کردەوە کە شتێکی هەر کارگەیەک و بە شتێکی خۆی بەناوبانگە بێ بە ئایتمێک بەناوبانگە بێ ئێمەش کەوامان کرد کە بۆی زیاتر بچینە ناو خەڵکەوە زیاتر خەڵک بمان ناسی هەساین دەستمان بە دروستکردنی گۆزە کرد ماستی گۆزە جیاوازەکەی لەوەیە ماستێکی تەواو خۆماڵیە هیچ موادی حافزەیەکی تیانە هیچ ڕۆنێکی نەباتی تیانە یعنی ئەوەیە کە ئێمە خۆمان اعتمادمان بۆوانی تری شەیە بەس ئەم ئایتمە نازدارە لای ئێمە باشترین ئایتم کە ئێمە هەمان بێت ئێستا گۆزەکەیە ئێستا لە کارگەکەی ئێمە تقریبی ئێمە 5 نوع ماستمان هەیە ماست بە ئەمانە پڕچەورە هەمانە کەم چەورە بەس بۆ ئایتم بڵێ تقریبی 20 نوع جۆری پڕکردنمان هەیە ینی لە 125 غرام و هەمانە تا ئەگاتە 3 کیلوی و 4 کیلوی لە قۆناغی یەکەمە طبعاً لێرە شیرەکان شی ئێمە چەند نەوعەتێک شت تێکەڵەکرێت کە تاوان لەگەڵ ئاوە بۆ گرتنەوەی شیرەکان شیر پێکاتوە لە شیر ستابلایزەر شەریکەی دانیسکۆی دانیمارکیە لەگەڵ ڕۆن کەرێ حیوانی بەکارهێنین کەرێ حیوانەکە تاوان لە تانکی تایبەتە ئەتوێنرێتەوە شیرەکەش لەگەڵ ستابلایزەری دانیسکۆ تێکەڵ دەکرێ و لەگەڵ ئاوە ئەگیرێتەوە نەقڵ دەکرێت بۆ تانکەکان بۆ حاصلکردنی بۆ ئەوەی قۆناغی دووەم بەردەوام بێت. کارگەکەمان پێگاتەوە لە چەند بەشێ بۆ دروستکردنی ماست و بەرهەمەکانی دۆ و ماستا و شیر و کارگەکەمان سیستەمێکی هەیە بەم شێوەی کە ئەیبینن بەم ڕێگایە ئەبێت بڕۆینە ژوورەوە یەکەم شت دەشتنە دوای تاقیمکردنی دەست اینجا دەتوانین بڕۆینە ناو کارگەکە بۆ ئیشکردن. کاتێ شیرەکانە ئەگیرێتەوە دێت ئەم تەنچانە تەوان لەم تەنچانەش دەڕا بۆ پاسۆریزە لە پاسۆریزە تەوزیعەکرێت بۆ سەر ئەو مەکاینانەی کە ڕۆژانە ئیشەکەین تر دۆ بێ ماستاو بێ ماست بێ ڕۆژانە ئێمە چەند 80 تا 100 تەن بەپێی تەڵەبیات دروست دەکەین ماست چونکە شتێکی حەساسە ناتوانانی دروست بکەی ڕۆژانە پێویستە بەپێی تەڵەبیاتی تر جنوبە کوردستانە تەڵەبەکرێت لەسەرمان ئێمە بەپێی تەڵەبی ئەوان ئەو داوایانەی ئەوان ڕۆژانە دروستیەکەین و حازریەکەین بۆیان. پاسۆریزە و دەستگایەیە کە ئێمە شیرەکان لەوێ ئەگیرینەوە پێش ئەوەی تەڵەن شیرەکە ئێمە بنێرین بۆ پاسۆریزە ئەبێت دڵنیابین لەوەی کە ئەم پاسۆریزێ ئامادە کراوە تاقیم کراوە ئەنشەکانی کە بۆی ئەنێرین ئەوانیش بە هەر شۆرا بێت تاقیم کرا بێت بە مەزبوطی اینجا ئەتوانین ئەو شیرە نەخەڵکەین بۆ پاسۆریزە تا پێێتە پاسۆریزەکە 90 دەرەجە بە گەرمی ئەم پاسۆریزەیە ئەو میکرۆبانی هەیە ئەیکوشێت دوایی پێویستە سادی بکەینەوە بە ساردکردنەوەش بە پاسۆریزەکە بڕاستکە چەند میکرۆبێک هەیە بە ساردی ئەکوشێت دوای ئەوە اینجا ئێمە ئەتوانین بەردەوام بین لە ئیشەکەمان بە بۆرەکان بینێرین بۆ ئەو تانکانەی ئەمانەوێت
چ لە دۆ ئەگەر دۆ یا ماستار وشکەین یا ماست نەوعەتی ماستەکان ئەتوانین نەخلێکین بۆ ئەو تانکیانە و بە پێی ئەو بەرهەمهێمانەی ڕۆژانە ئەتوانین ئیشکەین و دروست. کارگەی ئێمە کوالیتی کۆنتترۆل دوو بەشە بەشێکیان کۆنتترۆلی ناوە ئەەکەین بەشەکەی تریشان مختبەرە بەشی ناوە کۆنتترۆلی ناوانە بۆ پاکوتەمیزیە ئەو شتانەیە بەشی مختبەریش فەحسی مایکرۆبی ئەەکەین و فەحسی کیمیاییشەکەین ئەو دواناکەین فەحسە مایکروی و فەحسە کیمیایەکان هەم بۆ شیری ئەەکەین هەموو ڕۆژێ بۆ شیری ئەەکەین و بۆ ماسیشی ئەەکەین لەگەڵ ڕۆماتریاڵەکان مەبەستم ئەوەیە کە قاپەکان کێنێ پێش ئەو ئێو قاپانە کە بەکار بێت ئێمە فەحسی مایکروی بۆ ئەەکەین زین ئەو قاپە پاکەیان پاکنە لەگەڵ کێشی لێ بۆ شتەکان شازان لەگەڵ ئێرە ئەگونجیانە فەحسەکان فەحسی شیرەکە ئەوەڵ جار کە یەک سامپڵ وەرئەگرن یەکەم جاکە شیر ئەگیرێتەوە بۆ نمونە ئێستا شیری گۆزە ئەگیرێتوانێ شیری گۆزەکە کە ئەگیرێتەوە دوای ئەوەی کە پاسۆرزیشنی بۆ کرا ئەچێتە مەخزنی حوتەنیمان هەیە لە مەخزنی حوتەنی سامپڵێکمان بۆێنن لەو تەنکیوانە فەحسی کیمیایەکانی بۆکەن یەکەم جا فەحسە کیمیایەکانش لێرانە چی ئەکرێت ئەسیدە لێرانە ئەکرێت مادە وشکێتی تۆتەڵ سۆلیدا بە جیاز ئەیکەین لەگەڵ فەحسی چەوریا بۆ یەکەین ئەگەر داواکاریشی لەسەر بێ هەنێ بۆ فەحسی ساڵچی بۆکەین لەگەڵ سەڵتا ینی بزانین ئەو شیرێت خوێەکەی ینی هەنێ سەبۆن منە ماستمان هەیە خوێ بەکارهێنرێت بزانم ڕۆژەکە چۆنیان ماستاویان دۆ ئەو فەحسانشی بۆکەین ئەمە فەحسە کیمیایەکانە بۆ یەکەین فەحسە مایکرۆیەکانیش فەحسی کۆلیفۆرمی بۆکەین لەگەڵ ستومۆڵدا مۆست پرۆبڵم نمبەر تۆتەڵ کاونتی ئەم فەحسانەی هەم بۆکەین دواتر لەسەر ئەنجامی ئەو فەحسانە بڕیار ئەدرێکە بچێتە بازاڕ هێن نەچێت لەسەر ئەنجامی ئەو فەحسانەی ئێمە ئیکەین بۆ قاپەکان پێش ئەوەی بەکار بهێنرێ ئەوان بڕیارێن ئەو قاپانە بەکار بهێنریان بەکار نەهێنرێت ئەگەر قاپەکە جاری وا هەبووە قاپەکان پاک نەبووە واتە پۆزتیڤ بووە فەحسەکەی ئەو قاپانە ڕاگیراوە بەکار نەهاتێتوانێ ئەو مەعمەلی کە قاپەکانیان لێ ئاگاداریان کردوتوانێت کە جارێکە قاپی وانە نێتەوە بۆ مەعمەل تاقەی ئینتاجمان ئێمە لە بەز ماست 90 تەنە تاقەی ئینتاجی ماست هین دۆ ماستاوەکەمان 40 تەنە پەنیریش تاقەی ئینتاجی پەنیرەکەمان من لە بیدایەتی پەنیراین لە بیدایەتی خامان ڕۆژانە 5 تەن پەنیرمانەیە بازاری ئێمە لە زیاتر لە بیدایەتە لە کوردستان و دەستمان پێکرد لە سلێمانی و دەستمان پێکرد هێواش هێواش چوینە کەرکووکەوە لە کەرکووکەوە بۆ تا خوارەوە ڕۆشتین ئێستا هەموو ماستی ئێمە لە ماست و ئەو موادانی ئێمە لە هەموو عێراقا هەیە بە خۆشحاڵیشەوە بازارێکی زۆر باشی هەیە ئێمە لەسەر ئەساسی کوالیتی ژەکەین لەسەر ئەساسیەوەی کە مشتری لێمان ڕازی بێت کڕیال لێمان ڕازی بێت شتی خراپ نین بەوەی کە ئەیکڕێت کە لە پاستۆر شیرەکە گۆزرا بۆم تەنچانە لەم تەنچانە بە تا 85 دەرەجە تەوان بە بوقار ئەقوڵرێنێت شیرەکە دوای ئەوە لێگەڕین سارد دەبێتەوە تا 46 دەرەجە دوای 46 دەرەجە پێویستە ئەم مادەی تێ بکەین کە مایە هەوێنە بۆی ببێتە ماست دوای ئەوە ئەتوانین نەقلیکەین بۆ دەستگاکان و
بە ماست دەبێتە ماستی دروست بکەیت ئەمما کاتێک دەکەینە تەنچیەکان 5 دقەی بەستە دوای 5 دقە ئەتوانین نەقڵیکەین بۆ دەستگاکان و ئیشەکانی خۆمان ئەنجام بدەین. ئەم نەوعەتەش گۆزەی پێڵێت نوعێکی تایبەتە ئەم گۆزانە هەمووی ئیشی دەستیە بەدەست دروست دەکرێت هەتایەتە ئێرە لێرەش ڕۆژانە ئێمە ئەبێ ئەم گۆزانە بە سێ نەوع بشۆین بە دەرمان تەمەن بە ئاوی گەرم بە دەرمان دوایی ئەبێ بێت بچێتە ژووری گەرمەوە بۆی وشک بێتەوە دوای ڕۆژی دوایی دائەندێ بۆ ڕۆژی دووەم ئەتوانین بەکاری بێنین و ماستی تێ بکەین ئەم گۆزەیە بەناوبانگە لە سلێما تەنانەت دەتوان بڵێم لە تەواوی عێراقا ئێستا زۆر بەناوبانگە. لێ لە ماستی گۆشە چەند نەوعەتێکی کەمانەیە ماستی سەرتێش ماستی بێسەرتێش ماستی کەمچەوری لەگەڵ ئەمانەشە بە ئەنواعی بڵین بە حەجمی بچووک تا گەورە ئەمانە بێ لەوەش ماستا و دۆ بە حەجمەکانەوە 300 غرامیمان هەیە تا 1 لیتر 1 لیتر و نیوی ماستاوی گڵاسمان هەیە 200 غرام 200 غرامی ئەم نەوعانە بە بەرهەمێنی وەک کارگەکەمان وەک بەرهەمەکانی چەند خەتێکمان هەیە بۆ نمونە ئەمە خەتی 125 غرامیە ئەوە 450ە 750مان هەیە 600 غراممان هەیە ئەمانە کە بێ سەرپێشن لەم لاش 2 کیلۆ 700مان هەیە کە بە سەرپێژە ئەنواعی ئەمڕۆ لە ئیمڕۆیە ئەم چەند نەوعەتەی ئیشەکەین کە ئێستا حاضر ئێوە جەنابتان نەیبینن 125 بە دوو نەوعی مرەبع و مدەوەری 450مان هەیە هەر بێ سەرپێش لەگەڵ 450 جامود کە سەرپێژدارە. شیرەمەنی شتێکی پێویستە بۆ هاوڵاتیان بۆ هەموو کەسێ پێویستە بۆ گەورە و بۆ بچووک بۆ هەموو کەسێ ئیتر لەبەرەوەی بیرۆکەمانەوە بوو کە شتێکی وا دروستکەین هەم بۆ ئابووری کوردستان بە ئیسفادەی لەکەین هەم بۆەوەی هاوردەی دەوری وڵات کەمتر بێ بۆی ئەو داهاتی ئەم ماسوشتان هەمووی گەڕێتە بۆ ناو خۆ نەڕاتە دەروی وڵات ئەو پارەشتانە لەبەرەوە بە پێویستمان زانانی کارگەیەکی ئاوا دروستکەین و لە ئایندەیە گەورەتریشی بکەینەوە ماست و دۆ ئەو شتانە هەمووی دروستەکەی و شیر و شیرەمەنی هەموو جۆرێکی دروست بکەین ئەمانەیە پرۆژەکە گەورەتر بکەینەوە بۆ ئیسفادەی زیاتر هەبێ خزمەت بە ئەو خەڵکە بگەێنێ زیاتر ئەمانەیە شیری بۆ مناڵان دروستکەین شیر بۆ ماڵان بۆ گەورە ئەو شتانەی وا لە دەروی وڵات دێ بە خۆمان دروستی کەین لەوە باشترە کە هاوردەی کەین لە دەروی وڵات.
ئێمەش لە ئایندەدامان ناوە کە حەقێکی گاوداری بکەینەوە گاداری دروست بیکەینەوە لە کوردستانە زۆر کەمە ئەوە نییە دامان ناوە ئەگەر بتوانێت حکوومەت یارمەتیمان بدا شوێنمان بۆ دابین بکە ئاو شتمان بۆ دابین بکرێ بتوانێت حەقێکی زۆر گەورە دابنێ وەکو شەریکانی عالەمی جا ئێمە لە ئایندەی بە تەمای ئەو گاوداریە بکەین ئەگەر بۆمان بکرێت. مرحلەی کۆتایی طبعا کە بووە بە ماست لە بەڕادەکان هێنراون لێرە جوانکاری بۆ ئەکرێت بە شێوەیەکی زۆر جوان ینی بە تەنزیمێکی جوان ئەپێچرێتەوە کە وەکو ئەوەی بینن لێرە بەم دەستگایە دەڕوات سەبقات دەنێرێتەوە قاغەز و جوانکاری بۆ ئەکرێ و ئەکرێتە کارتۆنەوە و ئەخیر مەرحەلە و تر ئامادەیە بۆ فرۆشتن. ئێستا ناتوانین شت بنێرین دەرە وڵات ئەوەی خۆمان ئەمە ناتوانین لە فرای عێراق ناکەین فرای کوردستان ناکەین بۆ ئەو بابەتە هەچ کاتێکی ژەگەر هەبێت ئەمە پێمان خۆشە چکە مارکەیەکی سلێمانیە مارکەی سلێمانی ئەگەر بچێتە وڵاتێکی وەکو ئیماراتە وڵاتێکی وەکو قەتەڕەوە بیان دەور و پشتەکانمانەوە ئەمە فەخری پێوە بکەین کە ماسێکی بە کوالەتی بەرز بنێرین بۆ وڵاتان. بەرهەمی خۆمان مەجموعەیە کارگی زۆر باشمان هەیە لە کوردستانە لە هەولێر کارگی زۆر باشمان هەیە لە دووە کارگی زۆر باشمان هەیە هەر لەم بوارەیە لە کەلار هەمانە ئەمانە کە هەمووی زۆر زۆر بە تەسەووری من زۆر زۆر باشترین لە ئێرانیەکان زۆر زۆر باشترین لە تورکیەکان چکە ئەوەی کە بۆ دێت لە ئێرانەوە ئەوە نییە کە خۆی خوا ئەوەی لە تورکیا بۆ دێ ئەوە نییە خۆی خوا من تەمەناکەم هەمووی سەیری بچێتە ئەو وڵاتە ئەو مارکەی کە لێرە ئیخوا نامێ ناوی مارکەکە بێنم ئەو مارکەی کە لێرە بۆی یەت بۆ کوردستانی عێراقیت بچێ ئەو مارکەی لە ئێرانە بخوا ئایا بزانە عینەن تامە عینەن کوالێتیە لا ئێمە خۆمان ئەمانەوێ ڕێگری بکەین لەو شتە خراپە کە نەیەت ئەمەمانەوێ بە کوالێتیکی باشەوە هەم معمەلەکانی هەولێر معمەلی سلێمانی خۆمان هیچ ئەوانەی مەجموعەیە معمەلی کوردستان کارگەی کوردستان حەزەکە باشترین خزمەت بکە من بە تەسەوری خۆم با پێ بڕم کام معمەلەی زۆر ئیمکانەتی کەمە لە کوردستانە لە معمەلە تورکیەکان و ئێرانیەکان باشتر. حکومەتی هەرێم لە گومرگەکە یارمەتی ئێمە بە لە گومرگە یارمەتی ئێمە بە ئەوان ناتوانن منافەسی ئێمە بکەن بۆ نمونە ئێستا تۆ بە منەڵی بۆچی ئێرانی هەرزانترێتە ئێرە بۆ تورکیەتە هەرزانترە ئەوەی کە لەم وادی ئەوەلیە کە من ئەیکڕم لە عێراقا ئەیکڕم لە هێن لە بەکارێنم لە معمەلەکەی خۆما لە دەروی وڵاتی کڕم بۆ نمونە کارتۆن گومرکیم فۆیل گومرکیم قاب گومرکیم هیچ موادێکم نییە کە من گومرکی لێنێ گومرکە کرێسارەی ئێرانە داخستنی ڕێگەیە مەشاکیلاتی مەرزە ئەمانە هەمووی من هەمووی بە پارە حەلە بێت تۆش پارەیە مەجبوری چی بخێتە سەر موادەکە.
هیچ شتێک نانێرینە دەرەوە تا نمونەی فەحسەکە بۆ ئەمە نەیەتەوە. یەکێک لەوانە بەیانیان هەموو بەیانی خۆم کە 7.5 لێرەم 7.5 لێرەم بەس لەبەر خاتری یەک کەس کە لە ماستەکە بخوا خۆم لێ بخۆم. فەحسەکەی ئەبینم بزانم فەحسەکەی ئەگەر ئەو فەحسی باش نەبێ ئێمە بەکاری نارین. بەس ڕێگریش هەیە کە لەوەی کە تۆ بتوانی شتەکە و باش بێت. شتەکە یعنی بێخەیاڵ بی لێی. بێخەیاڵ بی لەوەی کە تۆ مەجموعەیە مەکاین هەیە کە تۆ ئەبێ کارگەت دانە ئەبێ ئاگاداری ئەم ڕێنماییانە بیت. وەکەوەی کە تۆ بەردەوام ئاگاد لە CIP بۆریەکانت بێ لە تەنکیەکانت بێ ئەمانەی کە بزانین تەنکیەکانە بۆ هەموو سەری 3 سەعاتێ بشۆرێ بە 3 وات بشۆرێ دوای ئاوینەوە دەرەجەی گەرمی پیا بڕوات. تۆ احتمال بەعزێ معمەل هەیە بەعزێ کارگە هەیە تێگەی خاصەتەنەوەی ئێرانیەکان و تورکیەکان احتمال دەخنە سەر موادی حافظە بۆ بەکارهێنانی. موادی حافظە خۆی ستانداردی عالەمی لە 3 غرام لە تەنێکا زیاتر نییە. بەس تۆ کە مەجموعەیە مەکانیلت نەبوو لە بری ئەوەی کە تۆ تەعویزت بۆ باتەوە ماسەکەت خرانەبێ موادی حافظەی زیاگە. ئێمە 120 کارمەندمان هەیە بە ڕۆژە هەمووی بەش کراوە بەشی فەنیمان جیایە بەشی مختبەرمان جیایە بەشی CIP مان جیایە بەشی پاسپۆرمان جیایە بەشی تەخمیرمان جیایە بە عامەتەن 120 کرێکارە بیدایەتەکەی هەمووی ئێرانی و تورک بوون کە هێنامانن ئێستا لەخوا بە زیابێ کوردی خۆمان و فێرمان کردوون و زۆر بە باشی شەکان بەڕێوە بن. بیدایەتی ژێمە بیرمان لەوە کردەوە کە چۆن خزمەتێ بکەین بە عایلەی شەهید. بڕیارماندا ئەمە لەسەر فۆرمی شەهیدان تاعینیان بکەین.